بێگومان ئەم ژیانەی کە ئێمە تێیدا دەژین ئەمە حەقیقەت و ڕاستیەکەیەتی. کاتێککە هاتینە دنیا هیچمان پێ نەبوو، هیچمان نەبوو، هیچمان نەدەزانی، نە جلوبەرگمان لەبەردا بوو، نە پارە و پولمان پێبوو. کاتێککە هاتینە ئەم دنیایە بە هیچ جۆرێک خاوەنی خان و ماڵ و سەرۆت و سامان نەبووین، خاوەنی عیلم و زانیاری نەبووین، هیچ کەسێکمان نەدەناسین. خوای گەورە دەفەرمێ والله ئەخرەجەکم من بطون ئومەهاتیکم لا تعلمون شەیئا. کاتێککە ئێوە لە سکی دایکان دەرچوون ئێوە هیچ شتێکتان نەدەزانین. کەواتە خوای گەورە ئێمەی هێناوە ئەم دنیایە بەڵام هیچمان نەبوو، خاوەنی هیچ شتێک نەبووین. ئەوە ڕاستیەکە، بۆیە با لە خۆمان بایی نەبین. ئەگەر ئەوە حاڵی ئێمە بێ، کاتێککە ئێمە وەزن و قورسایی مریشکێکمان نەبوو زۆربەمان، ئێستا بۆچی ئاوا زۆربەمان وامان لێ هاتووە حساب بۆ فەرمانی خۆ پێغەمبەری خوا ناکەین صلی الله علیه وسلم؟ ئاخر بیرێک بکەرەوە ڕۆژێک بوو لە دایک بووی قورساییەکی 4 کیلۆ قورساییت نەبوو، ئێستا ئینسان بگاتە حەدێکی ئاوا فەرمانەکانی خوا پێغەمبەری خوا بشکێنێ صلی الله علیه وسلم. بیرێ بکەرەوە لە خۆت بایی مەبە، خۆت بە گەورە مەزانە، چونکە دڵنیا بە تۆ هاتیتە ئەم دنیای هیچت پێ نەبوو، خاوەنی هیچ شتێک نەبووی، ئەوەی کە پێت بەخشراوە هەمووی خوا پێتی بەخشیوە. خوای گەورە دەفەرمێ وما بكم من نعمة فمن الله. هەرچی ناز و نیعمەتێک بە ئێوەوە هەیە لای ئێوەیە، بەسەر ئێوەی، هەمووی لەلایەنی خوای پەروەردگارەوەیە. کەواتە وا نەزانی ئازایەتی خۆتە، نابێ وەکو قارون بڕین ئەوەی کە پەیامان کردو بەهۆی عیلمی خۆمانەوە بووە. ئەگەر خوای گەورە ئەو عیلمت پێ نەبەخشێ ناتوانانی هیچ شتێک بکەیت. کەواتە ئێمە هاتینە دنیا خاوەنی هیچ شتێک نەبووین، بۆیە لە خۆمان بایی نەبین، سنووری خۆمان بزانین چۆن لەم دنیادا ژیاوین. خاڵێتر ئێمە کە هاتینە ئەم دنیایە لە پێناو مەسلەحەت و بەرژەوەندی خۆمانە شەڕێ زۆرمان کرد، جەنگێ زۆرمان کرد، مسابقە و پێشبڕکێمان کرد بۆ زۆر شت لەم دنیایەدا. بەڵام بەداخەوە ڕۆژێک دێت ئەم دنیای بەجێ دەهێڵی. ئەم دنیایە سیقەی نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە جوبرەیل هات بۆ لای سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، فەرمووی ئەی محەممەد صلی الله علیه وسلم عیش ما شئت فإنك ميت. چۆن دەژیت بژی، بەڵام دڵنیا بە دەمریت. جا لەگەڵ خەڵکا شەڕەکەی، لەگەڵ خەڵکی ئاشتی دەکەی، ڕێز لە خەڵکی دەگری، ڕێز لە خەڵکی ناگری، دڵنیا بە ڕۆژێک دێ هەر دەمریت. با ئەم دنیایە نەکەینە هۆکارێک بۆ بەدبەختی قیامەتی خۆمان، با ئەم دنیایە نەبێتە هۆکارێک بۆ دۆڕاندنی قیامەتمان، چونکە ئێمە هاتینە دنیا لەسەر زۆر شت شەڕ دەکەین کە شایستەی نییە. خۆمان خراپ دەکەین بۆ منداڵ، شایستەی نییە، چونکە منداڵەکە دوای مردنت ئامادە نییە ساڵی جارێ بێتە سەر گۆڕەکەت، ئامادە نییە لە 1000 سەجدەدا چواری باوک و دایکی خۆی لەبیر بە دوعای خێری بۆ بکە، ئامادە نییە لە 10 ساڵە ساڵی قوربانیت بۆ بکە. کەواتە ئێمە زۆر جار لە دنیادا جەنگ دەکەین، خیلاف دروست دەکەین، شەڕ دروست دەکەین لە پێناو هیچە. ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی مردوەکان لە ناو گۆڕەکانیانە حەبسن، بەندن، چوونەتە ناو گۆڕەکانی خۆیانەوە، خوا لیان خۆش بێوانەی کە ئیماندارن. ئەوان پەشیمانن لەوەی لە دنیادا خوای گەوریان نەناسی، ئەوانەشی کە خوای گەوریان ناسیوە پەشیمانن کە زیاتر هەوڵیان نەدا، زیاتر خۆیان ماندوو نەکرد. ئەوان پەشیمانن لەوەی کە بەپی پێویست خۆیان ماندوو نەکرد بۆ قیامەتی خۆیان. و دەفەرمێ زیندۆکانیش شەڕ دەکەن لەسەر ئەو شتێک کە مردوەکان لێی پەشیمانن. چەند کەسمان بینی لەسەر زەوی، لەسەر کێشەی کۆمەڵایەتی، لەسەر دنیا، لەسەر پارە و پول، لەسەر قسەیەک، لەسەر وتەیەک خەڵکی کوشت، خوێنی ڕژان. بەڵام کووە عەرزەکەی چی لێ هات؟ کەسێتر بوو بە خاوەنی، لە پێناو کەسێکا کەسێکی کوشت، نەخۆی ماوە نە کەسەکە ماوە.
بۆ ئێمە کاتی هاتینە دنیاە ئەبێ بزانین واللهی زۆر شت ئێمە دەیکەین مردوەکانیشمان کردیان لێی پەشیمانن بەڵام کێشەکە ئەوەی ئیمامی عومەر دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ نەتازە مردوەکان دەگەڕێنەوە بۆ دنیا چاکە بکەن نە زیندۆکانیش دەرز و عیبرەت وەرەگرن لەوەی کە مردوەکان کردیان دەرز و عیبرەت وەرناگرن دەی فڵان کەس لە پێناو دنیادا فڵان کەسی کوشت ئێستا لەکوێیە دڵنیا بە پەشیمانە بەڵام تازە ڕۆشت بۆ من دەرزی لێ وەرنەگرم بۆ من بە خۆمدا نەچمەوە کە منیش دڵنیا بە ڕۆژێک دێ پەشیمان دەبمەوە واللهی ئەوەی چاکی کردووە پەشیمانە دەڵێ خۆزگای زیاترم بکردایە یا لەیتەنی قەدەمت لحەیاتی دەڵێ خۆزگای زیاتر هەوڵم بۆ قیامەتی خۆم بدایە بۆیە قیامەت نابێت چونکێکی بگری ئەبێ بە هەوڵی ڕاستەقینەی بۆ بدەی چونکە ئێمە هاتینە ئەم دنیای لەسەر زۆر شت خۆمان خراپ کرد بەڵام شایستەی نەبوو لەناو گۆڕیشا لێ پەشیمان دەبینەوە بۆی با ئاگامان لە خۆمان بێت بە خۆماندا بچینەوە یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بە لە گوناحی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان ئێمە کە لەم دنیای دەردەچین بێگومان هیچ شتێک لە خۆمان نابێت کفنەکانمان گیرفانی نییە پیاوێکی دەوڵەمەندی لوتبەرز خەریکی بینایەکی زۆر زەخم بوو لە شارێک لە شارەکانی کوردستان پیاوێکی بە تەمەنی لوتبەرز دەوڵەمەند لە خۆبایی یەکێک لە کرێکارەکان دەڵێ دەچۆبان کورسیەک دانیشت جوێنی بە کرێکارەدا قسەی بە کرێکارە کرد سوکایەتی پێیان دەکرد قسەی ناشرین و نەشیاوی بە کرێکارەکان دەکرد چەندەها کرێکار هەبوو یەک ڕۆژ داهات و ڕۆژی دۆم نەداهاتەوە چونکە ئەم پیاوە زۆر خراپ بوو لەگەڵ خەڵکە هەمووی بە کۆیلە سەیرە کرد دەڵێ ڕۆژێک قسەی پێمان دەکرد دوو لە ڕێی بەڕێستان بەوکەیت و کوێربی بەوکەیت و دەستت بشکێ بەوکەیت و قاچە بشکێ قسەی ناشرینی دەکرد ئەم پیاوە بە تەمەنە دەوڵەمەندە لە خۆباییە لە کاتێکە هاتووەتە دنیا هیچی پێ نەبوو دەڵێ کاتێک مازان لەبان کورسیە دانیشتە بوو شێتێک هات کەسێکی شێت چۆن دەڵێ پەتەڕی ببەردێوەشان هات کردی قۆڵی کابرای ئەختیارە گرتی وتی بۆ لە خوا ناترسی بۆ عەسێتی ئەو کرێکارە نادەی تۆ هاتیتە دنیا چیت هەبوو شەرم ناکەی لە خۆت سوکایەتی بۆ فەقیر وەژارانە دەکەی نازانی کفنەکەت گیرفانی نییە بەبێ پارە لەم دنیای دەردەچیت ئەڵێ ئەم شێتە قسەکەی کرد و ڕۆشت ئەڵێ سوێن بەخوا ئەو پیاوە سامد بوو ئیتر ڕۆژانە دەهات لەبان ئەو کورسیە دانیشت حەقی بەسەر کەسەوە نەبوو تەواو سامد بوو چونکە ئێمە لەم دنیای دەردەچین کفنەکانمان گیرفانی نییە ئەوەی کە کۆمان کردوتەوە ئەو میراتەی کۆمان کردوتەوە بووک و زاوا دەیخۆن کچ و کوڕەکان دەیخۆن لەگەڵ بووک و زاواکان سیاری پێدەگۆڕن خامی پێ تازە دەکەنەوە خامی پێدەگۆڕن سەفەر و سیاحەتی پێوە دەکەن من و تۆش خۆمان خراپ کرد لە پێناویدا بۆی لەم دنیای دەردەچین ئەوە ژیانی دنیایە دەبێ ئاگداری ئەو خاڵە بین بەبێ جلوبەرگ هەرچی جلوبەرگمان لێدا ئەکەن خامێکی سپیمان دەکەنە بەر وە کفنەکانمان گیرفانی نییە هەتا پارە و پول و دۆلار و دینارەکان لەگەڵ خۆمان بەری ئەوە خاڵێکی زۆر گرنگە پاشایەکە بوو ئەم پاشایە وەسێتی کرد وتی هەر کاتێ مردم لە کفنەکە کە کفن کرام لە کفنەکەەوە هەردوو دەستم دەرکەن لە تابوتەکە و دەستم شۆڕکەنە خوارەوە وتیان بۆچی وتیان دوای نامەکە سەی نامەکە کەم پێتاڵم لەبەر چییە نامەیەکیشی لە دوای خۆی بەجێهێڵە کە سەیر نامەکەیان کرد وتی من پاشا بووم دەسەڵاتم هەبوو پارەم هەبوو سەرۆت و سامانم هەبوو بەڵام ئەوە پەیامێکە بە خەڵکی دەگەێنم کاتێککە من پاشا بووم لەم دنیای دەرچوون بە دەستی بەتاڵ دەرچوون هیچم پێ نییە بەس کفنەکەی جا بۆیە خۆشەویستان ڕۆژێک دێت پێت خۆش بێ پێت ناخۆش بێ ڕازی بی ڕازی نەبی ئەبێ لەم دنیای دەربچی بەبێ جلوبەرگ بەبێ پارە و پول بەبێ هیچ شتێک کەواتە ئێمە هەروەکو چۆن هاتین بە دنیا هیچمان پێ نەبوو لە دنیاش دەردەچین هیچمان پێ نییە تەنها کفنێک نەبێ کفنەکەش پارەی خێرخوازە بۆمان کڕاوە خەڵ لە ڕای خوا بۆمانی کڕیوە کەواتە ئاگاداری ئەو خاڵە بین پاشان ئێمە دەمرین لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرین لەسەر هەموو شتێک محاسبە دەکرین لەسەر ئەو پارەی کە پەیدامان کردووە
چۆن پەیدامان کرد لە چیدا سەرفمان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل سلامی خوای لەسەر بێ پێی فەرموو وەعمل ما شئت فإنك مجزي به. ئەی محەممەد صلی الله عليه وسلم چی چاکەی دەکەی چی دەکەی بیکە، خراپە دەکەی چاکە دەکەی، کە لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەس چاکە دەکات. وەعمل ما شئت، چی دەکەی بیکە، دڵنیا بە پاداشتی لەسەر وەرەگری ئەگەر چاکە بێ و سزاشی لەسەر وەرەگری ئەگەر خراپە بێ. کەواتە ئەوە پەیامێکە بۆ ئێمە. ئەگینا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی چاکە نەبێ نایکات. کەواتە تۆش هەرچی دەکەی بیکە، ڕۆژێک دێت محاسبە دەکرێی لەسەر تەمەن و ژیانی خۆت. ئەم ژیانی کە من و تۆ تێیدا دەژین کتابێکە، دانەرەکەی خۆمان کتابەکانی خۆمان دەنووسینەوە. جا کتابەکەت بە شێوەیە بنووسەرەوە ژیانی تەمەنی خۆت. ئاستا دەڵێن ئەم کتابە باسی ژیانی فڵان کەس دەکات، بەڵام هەموو شتێکی باس نەکراوە. بەڵام ئەو کتابێک کە بۆ قیامەت دێ و خوای گەورە لە قورئانە بە کتاب ناوی دەبا، نامی کردەوەکانمان کتابێکە دانەرەکەی خۆمانین، چیمان تیا نووسیوە، چیمان تیا کردووە، چیمان تیا وتووە، هەمووی هەڵەگرین بۆ قیامەت. جا ئەو کاتە لا یغادر صغیرة ولا کبیرة إلا أحصاها. ئەو کتابە گەورە و بچووکی تیا نووسراوە، لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرین لەسەر هەر هەمووی. لە حەدیثێکی صحیحدا هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمی والذي نفسي بيده من النعيم الذي تسألون عنه يوم القيامة ظل بارد ورطب طيب وماء بارد. خاک بەسەرمان ئەگەر خوا لێمان خۆش نەبێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم سوێن بەو خوایەی کە گیانی منی بەدەستە، لەو ناز و نیعمەتانەی کە لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرێن لەسەری. ئەزانی چییە؟ ظل بارد، سێبەرێکی فێنک. لە سێبەرێکی فێنکا دانیشتێ لەبەر موبەڕیدەیە، لەبەر سبریدێ، یا لە شوێنێکە هەوایەکی خۆشی هەبووە سێبەرێکی فێنک. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەت دەکات لەسەر ئەو شوێنە فێنکە، ئەو سێبەرە فێنکە. ئایا شکری خوات لەسەری کردووە؟ ئایا چاکە و عیبادەتت لەو شوێنە کردووە؟ سێبەرێکی فێنک. وڕوتەب طیب، ئەگەر خورمایەکی جوان و خۆشت خواردە بێ، خورمایەکی تەڕ و جوانت خواردە بێ، لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرێت لەسەری. ئەمە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. سوێن دەخوات. وماء بارد، گڵاسی ئاوی ساردت خواردووە، لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرێت لەسەری. ئایا سپاسی خوات کردووە لەسەری؟ دەی هەر کاتێ ئاوی ساردت خوارد، هەر کاتێ لە سێبەرێکی فێنکدا بووی، هەر کاتێ ناز و نیعمەتێکی خوای گەورەت خوارد، سپاسی خوا بکە لەسەری. الحەمدولله، خوا لێت ڕازی بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئاوێک بخوا، قومی ئاو بخوا، یاخود هەر کەسێک پارویە نان بخوا، الحەمدولله بکە، خوا لێ ڕازی بێت. ئەگەر الحەمدولله نەکەی چی قازانجێ دەکەی؟ کەواتە ئێمە ڕۆژێک دێت لەسەر ئەو شتانی کە لە دنیادا کردومانە محاسبە دەکرین. ئەوە حقیقەتی ئەم ژیانەی کە ئێمە تێیدا دەژین. بۆیە با ئەم ژیانە نەکەینە بەدبەختی بۆ قیامەتمان، هەوڵێکی باش بدەین بۆ قیامەتی خۆمان، خوامان هیچ کاتێک لەبیر نەچێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوه. يا ربي خوايا همني وآرامي والله من بباريزي لك الشو بلا بدور مان كي خوايا مسلمانان لهر شوينك نسريان بخي خوايا مشرك كانوا خوانا ناس كانوا بيباور كان يسر شور ورسواي دنيا وقيامتك يا رب العالمين. خوايا أوي مسلمانان دا توسين يتوا بقوري وبعظمته دا صلاتي خود لنا يبرل هر شوين يظلون المسلمانان دا كان خوايا آخر من بخير بقيرا نيجو رجوع عبادت ما لي قبولك. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.